Semester, California, from a Zeno Mueller coaching, asked me to use my discretion to help someone who was in need and sent in a check for $50. So I'm going to use those three checks, and that comes to $225. So you're going to owe $125. Okay, Can I give you a hug? come on up here. مرۆڤەکان دوای ئەنجامدانی تاوانێک هەمیشە دەترسن لەو دادوەرەی کە دادگاییان دەکات چونکە چارەنووسی ژیان و تەمەنیان لە دەستی دادوەرەکەدایە بەپێی جۆری ئەو سزایی کە بۆیان دیاری دەکات لات سیر نییە ئەگەر بڵێن دادوەرێک هەیە هەموو تاوانباران خۆشیان دەوێت. I'm going to ask you two questions, okay? And you're going to say one or the other. Now, we're talking about your father, right? Now, you're going to say guilty or not guilty. What do you say? Guilty. Guilty. لەم جیهانەدا کەسانێکان بە دڵسۆزی و جیاوازیەکی زۆرەوە کارەکانیان ئەنجام دەدەن و بەو هۆیشەوە وەک مرۆڤێکی نمونەیی دەردەکەون. یەکێک لەو نمونانەش فرانک کاپیرۆیە کە بە دادوەرە میهرەبانەکەی ئەمریکا ناسراوە. ئەو بەکارەکانی و لە ڕێگرتە ڤیدیۆیەکانیەوە توانی تەواوی چاوەکانی جیهان بۆ لای خۆی ڕابکێشێت کە چەند بە میهرەبانی دادگایی تاوانباران دەکات. ئەو بەهۆی قسە و هەڵسوکەوتە نەرمەکانی لەگەڵ تاوانباراندا نازناوی دادوەرە میهرەبانەکەی پێبەخشراوە. I wish you all the best. I wish the best for your son, and I wish you good health, and your case is dismissed. Good luck to you and God bless you. Thank you. با بزانین فرانک کاپیرۆ کێیە؟ ئەو دادوەر و پارێزەرێکی ئەمریکیە لە ساڵی 1936 لەدایک بووە لە تەمەنی 49 ساڵیدا وەک سەرۆکی دادوەرانی دادگای شاری پرۆڤیدانس لە ئەمریکا کاری کردووە. لەم ساڵانەی دواییشدا ناوبانگێکی جیهانی بەدەستهێنا بەهۆی دەرکەوتنی وەک کەسێکی نەرم و بەڕەحم و قسەخۆش لە دادگاییکردنی ئەو کەسانەی لە یاسا لایەندا بوو کە زۆربەیان پەنابەر و موسڵمان بوون. تاوای لێهات ڤیدۆکانی ملیۆنان بینەری لە خۆی کۆ کردەوە و دواتریژ لە ناو هەوادارانیدا بە دادوەرە بەڕەحمەکە ناسرا. I think you beat me. You know. All right, Katie, you were 1 mile over the limit. I'm going to dismiss the case. Thank you, Your Honor. And congratulations on having such a beautiful family. Thank you. لە دوای زیاتر لە 40 ساڵ کارکردن وەک دادوەرێکی دادپەروەر لە کانونی دووەمی ساڵی 2023 خانەنشین کرا. بەڵام دانیشتوانی ئەمریکا و جیهانیش بە بەردەوامی باسی لێهاتووی و بەتوانایی و میهرەبانی ئەویان دەکرد. پاش ماوەیەک دوورکەوتنەوە لە چاوەکان فرانک جیاواز لە ڕابردوو دەرکەوتەوە و لە گرتە ڤیدۆیەکدا بە چاوێکی پڕ لە خەمەوە بە هەواداران و ئازیزانی ڕاگەیان کە نەخۆشە و تووشی شەرپەنجەی پەنکریاز بووە. And so I have been diagnosed with cancer of the pancreas. نەخۆشکەوتنی فرانک بوو بە ناخۆشترین هەواڵی ساڵ و دەنگدانەوەیەکی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەدوای خۆی داهێنا و دڵتەنگی بۆ فرانک نەک هەر ئەمریکا بەڵکو هەموو جیهانی گرتەوە. فرانک لە دەرکەوتنەکەیدا ئاشکرای کرد لە ئێستادا لەژێر چاودێری تیمێکی پزیشکی زۆر باشدایە و داوای کرد نزای باشبوونی تەندروستی بۆ بکەن چونکە لای فرانک نزا و پاڕانەوەی خۆشەویستانی وەک چارەسەرێکە لەگەڵ دەرمانەکانیدا. But I would ask each of you in your own way to please pray for me. ئێستا فرانک وەک جەنگاوەرێکی ئازا لە تەمەنی 87 ساڵیدا بە هیوای چاکبوونەوە لەگەڵ شێرپەنجەکەیدا دەجەنگێت. Thank you for all your past messages. Thank you for your loving support. And please remember just a small prayer. I really appreciate it.